الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. ریز و صلوات طیبت، صلوات خدای لو بن هر جایی که هین لیبن، هر جایی که هین تماشاوان و بینر و ورگرید برنامه پاشی ببن. خدا حس کرد افشواشی پاشی و کانی هم دست بکین پاشی و که جدا هم حکم روز و شفق و ام کتینه تیزا هم جب حکم حاضریت افشواج تنه کریم بو برنامه پاشی و افشا خدا حس کرد طیبت من دیگه که جدا ترج برنامه دیگه هفت 23 إن الله خدي أفشواجي ما برج رحمة خوبي بهر نكت ما طيبتي جوانا حساب كتاب دي كمنا بالرحمة خوش بر أم كتينا طيبتي 23 يعني شوان روجانا أف شوان شافانا أفيد كت جدانا الشفيد دي ليلة القدر إن شاء الله كابينات ويش شفيدكو خدي هالبجارتي ببت الشفا قدر وليلة القدر جي أفشواجي إن شاء الله إك شوان شفا إن شاء الله شوان سبحان الله الحمد لله أخواب الزيادة السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خوش حالم كأم شويش دوباره تمن أوندل لقل مانيار بو خداي جوري أوندل لطف ومحبتي لقل إما كردوا كتمني كي ببخشيوين أم شويش لقل تعبي منو جباني هاو كارم أما خوش بختيا كإما لخدمة إيوي خوشويستين لبرنامج باشيف هاركن هندي جار هست با هندي خوشي أكي هيج مادياتي كيتيانيا بلام لقل أويا سيركي بأندازي یاخود بەقەدەر زۆربەی ئەو مادیاتانەی کە دڵی خەڵک خۆشەکە تۆ ئەوەندە دڵت خۆشە بێت چونکە لەگەڵ بینەر و بیسەرێکی کە چۆنەڵێت وەکو خێرێک دانیشتون سەری بەرنامەکەکەن وەکوی کە بچێت سەر میزانی حەسەناتیان و تۆ زانیت کە بەرنامەکە بە سوودە چ لایانی تەندروستی چ لایانی دینیەوە چەندێک بۆ ئەوی کە بچینە جەوێکی ڕۆحانیەوە لەگەڵ سرود و مناجاتەکان بین بۆیە ئەمە دڵخۆشێکی زۆرە بۆ من کە الحمد لله وشکر کە ئەم شەویش وەکو شەوانی دیکە لەگەڵتان ئینشاءڵڵا تا کۆتایی مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە لەگەڵتان ئەبین و دەچینە ناو پرۆگرامی پاشی بوو دەستەکەی بە بەرەکەوە. أفروكام شاف كارت خود دست ببكين بري أم طيبتيجي تواري أيني أفشوا بحسكين كو أفجي تواري كي جالكي جرينجا طيبتيجي جريدة جانا مهمي أم برف أفكارت خود طيبتيجي أراس أميني فتشين كوش شوار قرنا أفشوا جال مدايا أراس أفدمي تباش از باورد كم درجاياش هاي رمضان بيروز هاش مو أف يكمين جارك وأراس طيبتيجي شوار قرنا جال ما طيبتيجي بجدار به آراس پاشیوا و خیر و برکت و صحت بزنی کال چهار قرنه طیبتیجی طیبت من دیاوی چیه طیبتیجی و امت نوا شوین کد داینه گریدای شوین قدر و لیلة القدر ید نوا هی و رمضان پیروزه فرم شود باش شوفان شوی تو شوی صوفالش باش او دوم جاره داخل دبین اما لا چهار قرنه لا یشیک لا کۆگاکانی دروستکردنی نانی تیری دیارە لە ساڵانی ڕابردوو ئافرەتی ماڵ خۆی نانی تیری دروست دەکرد بەڵام لەم 10 ساڵی کۆتاییدا شتەکە ئێستا بەڕێکخراوە کراوە ژمارەیەکی زۆر کۆگا و شوێنی دروستکردنی نانی تیری دروستکراون کە ئەوانە دەتوانن نانی تیری دروست بکەن بە کۆمەڵ ژمارەیەکی زۆر لە ئافرەتانە بە شێوەی ڕێکخراو و نانی تیری هەناردی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکەن ئێمە ئێستا لە یەکێک لەو کۆگایانەیە کە بەهۆی ڕەمەزانە و تەبیعەتی ئیشەکەیان گۆڕیوە ئێستا بەتایبەتی لەو چەند ڕۆژانی کۆتایی مانگی ڕەمەزان کە پلەکانی گەرمان بەرز بۆتەوە ئەوانیش ئیشەکانیان زیاتر خستۆتە شەوان سەبارەت بە وردەکاری ئیشەکان چۆن ئیش دەکەن چەند کەس لێرە ئیش دەکەن و لە کۆگاکانی دیکە چۆن ئیش دەکەن ڕۆژانە دەتوانن لەگەڵ بەڕۆژبووندا و چەند نان بکەن چەند ماندوو دەبن من ئێستا لەگەڵ سەرپەرشتیاریشێک لەو کۆگایانە کاگوشەر ئیبراهیم قسە دەکەم کاگوشەر ئەگەر بێ ئێرە بزانم سڵاو لێبێت پێشتر ئەو خانمانە لێرە چۆن کاریان دەکرد و ئێستا کە ڕەمەزان هاتووە لەگەڵ جێوی ڕەمەزان و بەڕۆژبووندا چۆن کارەکەی خۆیان گونجاند و لە شەوان کار دەکەن پێشەکی بەخێر بن کاگاراس وە سەرەتا دەمەوێت بڵێم سوپاس بۆ هەموو خانمە سەربەرز و سەربەڵندانە کە کاتژمێر یەک و شتێکی شەوە ئەوان لێرە کار دەکەن بۆ هاریکاری ماڵ و منداڵ و پیا و هاوسەرەکانی خۆیان وبەڕاستی جێگای شانازین بۆ ئێمە و بۆ تەواوی عامی کوردستان کە ئەو بارگرانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لاتچوە و ئێمە هەلی کارمان ڕەخساندووە دیارە خانمانە پێشتر لە
بەیانی و دوای نیوەڕۆنانیان دەکرد بەڵام بە حکمیەوەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە کاتەکانیان گۆڕیوە هەندێکیان لە بەیانیاندا دەیکەن و هەندێکیان لە دوای بەربانجی ئێوارەوە دێندا دەنیشتن تا 12 شەو و هەندێکیان وەزبێکی تریان دێتاوەکو کاتژمێر 3 شەو نەک هەر بڵم لەو مەغزنە لە سەرجەم مەغزنەکانی ترمان لە چواقڕنە ڕانیە سەنگەستەر ئەوانە هەموو بەو شازە کارەکانی خۆیان دەکەن و ئەنجام دەدەن بە ڕێکوپێکی قورسنی ئەوانە لەگەڵ گەرمی و لەگەڵ غاز و لەگەڵ برژاندن ئەوانە خەریکن سکاڵا ناکەن ناڵ ئیشەکەیان قورسە چۆنە بەێوە هاوکاریان دەکەن بەتەکید نانکردن کارێکی ئاسان نییە کارێکی زۆر قورسە بەڕاستی وەکو پێم گوتن پێویستی بە دەستخۆشی و ئافرەتانە هەیە کە بەم جۆرە هاریکارن و ئەتمن کە بە تایبەتی وەرزی گەرماش دێت چونکە بەڕاستی بۆ ئافرەتەکان زۆر ناخۆشە بەڵام هەر سۆنێکی بێ خۆیان دەگونجێنن لەگەڵ دۆخەکە چونکە زۆر پێویستیان پێ و پێویستیان بۆ کارێکە ئەنجامی بدەن ئەگەر ناتوانیت کارێکی تر بکەن. چەند ئافرەت لای ئێوە کار دەکات زۆر نەوە ئافرەتانە لە چەند شوێن کار دەکەن ئێستا ئالین لەو مەغزنە تقریبا 34 ئافرەت ئیش دەکا بەڵام لە سەرجەم نانی تیری بەرەکەت لە سەرجەم شارەکانی کوردستاندا 350 خانممان کار دەکەن کە ئەوەش هەلی کارێکی زۆر باشە بۆ هاریکاری حکوومەتی هەرێم و بۆ تەواوی خانوەکانی خۆمان لە سەرجەم شارەکان مەسەلەن لە چواقڕنە لە ڕانیە لە سەنگەستەر لە حاجیاوا لە دەروکۆتر لە مەغزنەکانمان زۆرن لەخوا بە زیاد گونجاوی لەگەڵ کابانەکانمان و ئەوانش گونجاون بەڵام بە تایبەتی ئەو مەغزنەیان زۆر کۆنە لەگەڵ ئێمەدا بۆیە هەمیشە هانایان بۆ دێنین و ئەو مەغزنەیە دەکە بۆ پڕکردنەوەی سەرجەم مەغزنەکانی تر. گوشیاجیان سپاس بۆ جەنابەت شوفان هەندێک لەو خاتونانە کە دەکرێت بڵێن ئەو کارە وەک سەرچاوەیەکی بژێویش بۆ خێزانەکانیان بەکاردێنن نان دەکەن و هەندێکیان دەبرژێنن و ئەوەی لێرێ ئەوە بەرهەمی دەستی ئەوانە کە هەر ئەم شەو ئۆتۆمبیل هەیە لە بەردەم کۆگاکە و ئەو نانە بار دەکەن و دواتر ئەوانەی بازاڕەکانی هەرێمی کورسانی دەکەن و ستاغ دەکرێت و ئەمان ڕۆژانە بۆ شێوەیە کار دەکەن هەڵبەت وەک باسم کرد لەبەرەوەی مانجی ڕەمەزانی پیرۆزە و ڕۆژانە بە ڕۆژون و زۆر هیلاک دەبن بەشێکی کارەکان شەفتێکی کارەکانیان هێناوە لە شەوان کار دەکەن کارێمە ئاراز ئەمین پاکی ڕاستە خوین شوار قورنەت گەلمەدا بوون گەلەک سوپاس خودشتە ڕازی بێت و ماندی نەبی دەستپێکی مەبەستم ئەو بێ ڕاست و یعنی یەکەمین جارە شوار قورنەت تایبەتیژی بابەتێکیژی گەلێکی جودابی ئەم بژنێ نام پەحتین نانەی سێلێ ئەو دیوانە ژنکایە تژی ماندی بین بیشڵە خودێ بوانە بخێر بنووسیتان کاری خوژیت کە هەمژی پارەیەکی حەلال هەمژی خیرێکێژی بوانە تایبەتیژی بووی و ئەف نانێکی بێژین یە تایبەت یە کوردەواری هەمژی فرێش بێژگەوەش هێزی کار زۆرە بێت دەستی کار زۆرە بێت لەناو خانمانە چونکە بەڕاستی نانی کوردەواری شتێکی تایبەتە و اینجا خانمێکی کوردیش کە بیکات ئەوەی تر شتێکی دیوانەوانژە تایبەت بێ ڕێزڵاف مەبوانانێ شڵە لە شیافاغی ئینشاءالله هەمیشە ڕزقێکی باش و حەڵاڵ بابەت دەستپێکی مگوت بابەتێکی گرنگە هەمی بابەتێت ئەوەی تایبەتی ژویە تەندروستی ژێت پاشی بێدا مەهل بژارتین و بە حەسکین گرنگن لە هێندێک شوان بابەتال دەف مرۆڤیت بنە جێ پرسیارێت تایبەتیژی دوی دەمیدا مرۆڤ نزانێت کاتەگوی خودتە کێ و دێلدیف کێ چێت ئەvێک و دبێژن ڕێکا ڕاستیال دەفمە وەرنگوی خوب دنەمە و ئەم بانکخوازی مەبەستەمەژی لێرێ تایبەتیژی چەوانیا بانکخوازی یانژی بانگەوازیکردنێت نەفاینە ئیسلاما پیرۆزدا بانکخواز کیە ئەم لیف کێ بچین و دە حەسکت ئەم دێفشەوە حاضربینا دکتۆر جەمیل سوورچی مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆیەک و دێفشەوە گەلمەدا بەدێ بە حەسکی مامۆستا دکتۆر هینگەلە بخێراتن زۆر خێرابن بێست مەمنونی تۆ نێکون دەفمە حاضرمی خودی ڕۆژیم لەێژ دوعات خەبێت کرد یاخوا بەخێر هاتی دکتۆر سەر سەر چاو جا دکتۆر یەکسەر بابەوە دەست پێ بکەین کە بزانین پێناسەی بانکخوازی ئەسڵەن چییە واتای چییە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين دعوة بانكخوازي واتبانكردني مروفكان بولاي خواو بوديني خوا كآيني بيروزي إسلام وأو كسي كبانجي عندك بيدا قلت داعي بانكخواز وتخلكانك بانك دكا بشيوشي قشتي مرۆڤەکان بانگ دەکا هەر جنسێکن هەر قەومێکن هەر زمانێکن هەر ئاینێکن لە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام لە بۆ ئەو دینەی کە خوای ڕەب العالەمین وەکو خاتەمی دینەکان ناردیەتی و پێغەمبەرەکەی عەلەیهی السەلات وەسەلام وەکو کۆتایی پێغەمبەرەکان ناردووە ئەو کەسانەی بانگ دەکرێن کە مەدعوونە ئەوانیش بە شێوەی گشتینە چونکە خوای ڕەب العالەمین فەرموویەتی یا ئەیوهە الناس اعبدوا ربکم الذي خلقكم
والذين من قبلكم لعلكم تتقون يعني بانخوازەکان گشتین یا أيها الناس اتقوا ربكم يا أيها الناس اعبدوا ربكم لەبەرەوە کاری بانخوازی کارێکی پیرۆزە کارێکی مبارەکە چونکە کاری پێغەمبەرانە عليهلەیهم الصلاة والسلام خوای گەورە کە ئەو هەموو پێغەمبەرانەی ناردیە و ئەو هەموو کتێبە ئاسمانانی ناردیە لە بۆ ڕێنمونیکردنی مرۆڤەکانە لەبەرەوەی مرۆڤ ناتوانێت بە عەقلی خۆی حەقیقەت بدۆزیتەوە لابد پێویستی بە ئاسمانە پێویستی بە وەحیە خوای تەبارەک و تەعالا پێغەمبەرەکانی کردیتە وەسیت لە بینی خۆی و لە بینی ئەو خەڵقە کە پەیامی خوا و ڕیسالەی خوا بە مرۆڤەکان بگەین دکتۆر وەکیتەژی مۆژە پێگیری پێغەمبەرێت خودی سڵاو سەر هەمیە بن و سەری هەمیەژی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم دەواعی بینە و خەلکی دی هەمی تایبەتیژی ئەو زمانی ئەو تێدا ژیۆین مەدعونە یعنی دیلدیف بۆن گەوازیەچن خۆنوکە چ پێغەمبەر نەمۆی نەش بلیک و ئەمل دیفرێکا پێغەمبەریشین سڵاو سەر بن پڕێکە بانکخوازە نوکە ئەم vێت بزانین کینە بانکخوازان ئەم هەمی بانکخوازین و داعی و مەدعوینەیانژی هەندێک کەسێ دیار vێت هەبن یعنی داعینە و دیژی خەڵک خرد vێت مەدعو بن بەێ قسەکە خۆی ئەگەر تەماشا بکەین لە قورئانی پیرۆز ئومەتی ئیسلام هەمووی بە شێوازێک لە شێوازەکان بانکخوازە لەبەرەوەی خوای گەورە کە باسی ئومەتی ئیسلام دەکات دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله وەکو ئومەتی ئیسلام چاکترین ئومەتن لەنێ ئومەتەکان لەبەر ئەو سیفەتانە یەکەم تأمرون بالمعروف دائما فەرمان بە چاکە دەکەن وتنهون عن المنكر ئەوەی خراپەیە قەدەغەی دەکەن و خەرچی لێ نەهی دەکەن و خەرچی لێ مەنع دەکەن و نەسیحەت و ئامۆژگاری یەکتر دەکەن و بڕواتان هیناوە بەخوا بەو سیغەیە دەتوانین برین ئومەتی ئیسلام هەمووی بانکخوازە چونکە مسلمانان هەمویان والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر إيمان داران سبياوان سآفرتان پشتو پەنا یەکترن چونکە ئەمر و فەرمان بە چاکە بە یەکتر دەکەن و نەهی لە خراپە لە یەکتر دەکەن زۆر جار دوو ڕەفیقی یەکترن دوو برادەری یەکترن خوشک و برای یەکترن زیرانی یەکترن شەریکی یەکترن هاوکاری یەکترن زۆر جار نەسیحەت و ئامۆژگاری یەکتر دەکەن لەبەرەوە ئاینەکەیان فێری ئەوەی کردینە کە چت لە بۆ خۆت پێخۆشە لە ئوموری دین و دنیا لە بۆ براکەشت پێخۆشبی لە بۆ خوشکەکەشت پێخۆشبی اینجا ئەگەر چاکەیەکی کرد لەوانەیە دەستخۆشی لێ دەکەی خراپەیەکی کرد لەوانەیە بانجی دەکەی نەسیحەت و ئامۆژگاری دەکەی بەڵام لە هەمان کاتدا لەبەرەوەی مستەوای زانستی و علمی هەموو تاکەکانی کۆمەلگا وەکو یەک نییە هەر یەکێک تەخەسوسێکی هەیە لابد دەبی کەسانێکیش هەبن تایبەتمەند بن لە بابەتی بانکخوازی خوای گەورە ئەوەشی دیاری کردیە و فەرموویەتی ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر يعني وەکو فعلی ئەمر فەرموویەتی با ئومەتێک جەماعەتێک لە ئێوە پێک بێ ئەمر بە چاکە بکەن نەهی لە خراپە بکەن یعنی بانگ بکەن لە بۆ خێر و چاکە کەواتە پێویستە کۆمەلێکی شەبی وەکو بانکخواز چۆن ئێمە ئێستا مامۆستایانی ئاینیمان هەیە لە مزگەوتەکان ئیمام و خەتیبەکانمان هەیە مامۆستایانی کۆلێژی زانستە ئیسلامیەکانمان هەیە ئەوانە هەمویان بە سیفەتێک لە سیفەتەکان بانکخوازن واعظن نەسیحەت و ئامۆژگاریکاری ئەو خەڵکن لەوانەیە خەڵکێکی تریش ئەو ئیشە بکە بەڵام ناتوانی بگاتە ئەو تەخەسوسە بەو شێوازە زانستیە کە ئەوان ینی دەتوانن وەکو بە علمی و بە زانستی چونکە یەک لە سیفاتەکانی داعی ئەوەیە کە علم و زانستێکی تەواوی پێبی ئەو کەسانەی بانجیان دەکا بزانی بۆچی بانجیان دەکا و چۆن شوبهاتەکان دەڕەوێنیتەوە و چۆن قسەیان لەگەر دەکا و ئەو کەسانەی مخاتەبن پۆلێنیان بکە بە شێوازێک لە شێوازەکان وەکو دەرەکەلیمی الناس على قدر عقولهم هەر یەکێک بە شێوازی خۆی بانجی دەکا و بانخوازی لەگەر دەکا لەبەرەوە هەردوو قسەکان ڕاستن ئومەتی ئیسلام هەمووی هەر وەکو بانخوازە بەلیغوا عنی وەلەو ئایە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام بە سەحابەکانی فەرموو ئەگەر ئایەتێکە ئەگەر حەدیثێکە ئەگەر مەقالێکە لە منتان بیست بیگەێنن فەلیوبەلیغ الشاهد منکم الغائب ئەوەی حازرە فەرمووی بیگەینیتە ئەو کەسەی کە حازر نییە کەواتە ئەوە بەو سیفەتە هەموو مسلمانان بانخوازن بانخوازی حەسر نییە تەنها لەسەر مامۆستایانی ئاینی لەسەر چین و توێ بەس دکتۆر توێژە کە پێیان بگوت هەر گرێدای vê پرسیارێ مەسەڵەن کتێ ئێمەژە پێکردی هەمی بانکخوازن بەس دەستە بژێر نوخبەکە بانکخوازە ئەوانە هەبن
وتقال ده مثلا في صلى الله عليه وسلم بيجد بلغوا عني ولو آية يعني تأمرون بالمعروف وتنهون عن المنكر كي قرآن بيروزاتي باشا أجر كسك بيجد بس أزدي خريكي خوبم أزدي خوب بارزم وأزدي خيركم وأزدي نصيحته بخول خوكم مش ولا بخلكينينا وقتي قلنا هل سر حسابه ينجي فيت إلا أو پیغمبر صلی الله علیه و سلم امر پیکری بلغوا عني ولو آية يعني هرچ علما قلت دفيت ويجي جيب كت بخوي بانخوازي يعني پیغمبر عليه الصلاة والسلام كاد فرمي من رأى منكم منكرا فليغيره بيدي كسي خرابيك دبيني اگر ده صلاتي هي تواناي هي بدست بهيس بقوة بيغوري اما ده صلاتي تاكا كان نية ده صلاتي حكومته ده صلاة چونك او برپرسا او دتواني خرابة كان بغوري فمن لم يستطع فبلساني نتواني بدست بهيز بيغوري بزمان نصيحته امشگاری بکە وەکو مامۆستایانی ئاینی زۆر جار دەبینین منکەڕێک ئەگەر بکرێ یان دەنووسن لە تۆڕە کۆمەلایەتیەکان یان بە شێوازێکی ڕسمی دەدەنە جیهاتی معنی و مەسئول یان لەسەر مینبەرەکان بە شێوازێک لە شێوازەکان باسی دەکەن فإن لم يستطع فبقلبي ئەگەر نەشتوانی بە زمان هەموو کەسێک ناتوانی فەرمودەکان دقەکانی قورآانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام باز بکە بە دل و دەروون ئەو خراپەی پێ ناخۆشە وذلك أضعف الإيمان کە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمی لەبەرەوە هەموو کەسێک مکەلەف نییە بە شێوازێک لە شێوازەکان بانگخوازی وەکو یەک لەوانەیە ئەوەی کە لەسرە من پێویستە بەو شێوازە لەسەرەت و پێویست نییە بەڵام بە شێوەی گشتی هەمومان مکەلەفین بە بانگخوازی بەڵام ئەگەر کەسانێک هەستان بە وەزیفەکە تاوانەکە لەسەر ئەوانی دیکە لا دەکەوی چۆن دەری فەرض الکیفایە فەرض الکیفایە ئەگەر هەندێک پێی هەستان گوناح و تاوانەکە لەسەر ئەوەکانی دیکەش لا دەکەویتن بەڵام ئەگەر کەس پێی هەر نەستا ئەوە لەوانەیە عقوبێکی عام ڕوو لە هەمویان بکات واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة خوای تەعالە دەفەرمێ لە فتنەیەک بترسێن خۆتان بپارێزن کە تەنها تووشی ستەمکارەکان نابی لەوانەیە تووشی ئەوانی دیکەش ببی کە خۆیان بێدەنگ دەکەن لە ئاست ئەو خراپەیە کە دەکرێت لەبەرەوە خوای تەعالە باسی بەنو ئیسرائیل دەکات دەفەرمێ لوعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون لعنتیان لێکرا لەبەرەوەی تاوانیان کرد و ظلم و تعدایان کرد اینجا دەفەرموێ ئەوانی دیکەش نەسیحەت و ئامۆژگاریان نەکردن وەکو دەرێ ئاگرە سوورە لە خۆم بە دوورە كانوا لا يتناهون عن منكر فعلوه یەکدیان قەدەغە نەدەکرد نەهیان لە یەکتری نەدەکرد لەو گوناحانەی کە دەیان کرد لەبئس ما كانوا يفعلون خوای تەعالە دەفەرمێ ئیشێکی زۆر خراپە ئەوە کردیان لەبەرەوە پێویستە ئینسان ئەو ئەرکە لەسەر خۆی لا ببات اینجا ئەو ڕۆمامۆستایانی ئاینی هەنا کەسانێک هەنە بانگخوازن کەسانێک هەنا ئیمام و خەتیبن کەسانێک هەنا نوخبەنە لە نێو مجتەمەع و کۆمەلگا ئەوە ئەرک و واجبی سەرشانی ئەوانە کاتێک چاکەیەک ناکرێ معروفێک تەرک دەکرێ پشتگوێ دەخرێ خەرچی لێ ئاگادار بکەنەوە لە بۆی بیکەن گوناح و تاوانێک دەکرێ خەرچی لێ تەحزیر بکەن و هۆشداری بدەنە خەڵک لە بۆ ئەوەی خۆیانی لێ دوور بخەنەوە بەڵام خۆ مامۆستای ئاینی لە هەموو شوێن و جێگایەکە ئامادە نییە جاروایە تۆ ئامادەی لە شوێن و جێگایە ئەو کاتە تۆ بانگخوازی تۆ مکەلەفی بەوەی ئەو منکەرە ئەو خراپەیە یان ئەو نەسیحەت و ئامۆژگاریە بگەینە ئەو کەسە الدین و النەسیحە دین لە بۆ هەمومان نەسیحەت و ئامۆژگاریە لە بینی یەک بیکەین بەڵێ جا دکتۆر ئێمە ئەبێت لەو چوارچێوەیە بین یا لەو بازنەیە بین کە تا تاوانێک نەکرێت وەک باست کرد مامۆستایەکی ئاینی تاوانێک ئەبینێت جەریمەیەک ئەکرێت دێت لە تۆڕە کۆمەڵاتەکان باسیەکات تا تاوانێک نەبینین تا کردەوەیەکی ناشرین نەبێت ئێمە بۆمان نییە کاری بانگخوازی بکەین یان ئەکرێ وەکو تەذکیرەیەک بێت مەرجە حتمما شتێک ڕوو بدات اینجا بەردەوام خۆی تەذکرە بەردەوامە ئەو ئاینە پیرۆزە بابرین پێش 1400 ساڵ زیاتر کە لە پێغەمبەرەوە هاتیە صلی الله عليه وسلم جیل لە دوای جیل ئەو شێوازە تا بە ئێمە گەیشتیە طبعا ئەوانە خزمەتی دینیان کردیە چ بە شێوازی گوتاری ئاینی بە هەموو شێوازەکانی بە نووسین بە خوتبە بە تەدریس جیل لە دوای جیل بەوانی دیکەیان گەیاندیە تا بە ئەو ڕۆگەیشتیە لەبەرەوە مانایوانیە ئەگەر خراپەیەک نەکرێت تۆ باسی خراپە نەکەی بەردەوام دەبی تەحزیر و هۆشداری هەبی ئەگەر چاکەیەک نەکرێ باسی نەکەی ئەتۆ دەبی باسی چاکەش بکەی لە بۆ ئەوەی تەشجیعە تەرغیبە خوای تەعالە دەفەرمێ وەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین یعنی بەبیریان بینەوە
زۆر جار ئەتوو خەتیبی لەوانەیە لە خودبە یەکێکی تر دادەنیشی شتەکەش دەزانی بەرام کە گوێ بیست دەبی چاکتر و باشتر دەکەویتە ناو ناخ و دل و دەروونت ذیکرا نەسیحەت ئامۆژگاری بە تەئکید سوود و کەرچی هەیە لە بۆ ئیمانداران لەبەرەوە ئەو بەرنامانەی کە بەو شێوازە دەکرێن لە تەلەڤیزیۆنەکان تەذکیرەیە بە بیرهێنانەوەیە بابەتەکان شەرت نییە ئەو بابەتە تا دروست نەبی تۆ باسی نەکەی پێویستە باسی بکەیت لە بۆی خەرک لێ بە دوور بکەیت ئەویش هەر بانخوازیە بانخوازی نەسیحەت و ئامۆژگاریە وەکو گوتمان الدین و النەسیحە یعنی ئەوەندە گرنگە وەکو ئەوەی وایە کە بخوای پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بفەرمێ ئاین دین بریتیە لە نەسیحەت و ئامۆژگاری قلنا لمن قال لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم حتى أتو عامي مسلمانا نصيحة وآموشگاري دكي برفرسكانيان نصيحة وآموشگاري دكي يعني درباري خوا عقيدة وبيرو باور درباري پیغمبر عليه الصلاة والسلام درباري كتابكان وقرآن فيروس كوصفي دكي وشواز وباسكا أما هموي بشيك لو نصيحة وآموشگاري كبيغا ومكانتشي زور قوري هي لعين فيروز إسلام دكتور وەکی هەمی ئەرک و کارێت دیژی بانخوازی یعنی سپاس بۆ خودێ ئەو ژی گەلک یا بەرفرە هەلێواتی گەلک کەسان و کە ئەو ئەرکێ پستۆی خوڤ کرتی و ببنە بانخواز لێ خەلک لێری پستیۆری دەفۆنە ئەڤەیە ڕێکاکە من نازانم لە دوو ڕێی چێ بچم یەکێک هەیە بە تۆڕێی قسەی دەکات یەکێک هەیە بە نەرمی قسەی دەکات یەکێک عەسەبیە یەکێک دەرێ بەز ڕێی من ڕاستە ئەتۆ کافری لە دوو ڕێی فرانە بانخوازی بچی نازانم ئەو قسانە هەموو دەکرێت لە ناو خەڵک باشە ئەمە چۆن بزانی بانخواز دەبێت سیفەتە چێ بی ئەوەی هەڵبژێرین دائیمەن چۆن بڵێ هەموو ئەم گوێ خوب بدینەوەی ئەم دی فێڕێکی بچین ئەوە ئەو شەرحت کرد سیفەتێت بانخوازی تایبەتیژی دوی سەردەمیدا دەوێت چاوبن هەم یەک سەر بە هەمژی داخلیاویژی کوام بزانین بەێ بە تەکید ئەو کەسەی کاری بانخوازی دەکات چونکە ڕێگای پێغەمبەرانە وەزیفەی پێغەمبەرانە وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرموویەتی العولەما وەرەثەة الئەنبیا زانایانی ئاینی بە تایبەت جێگرەوەی پێغەمبەرانن عەلەیهیمو سەلات وسەلام چونکە پێغەمبەران وەکو دەرێ پارە و فوریان لە دوای خۆیان بەجێ نەهێشتیە عیلم و زانست و ئاینیان لە دوای خۆ بەجێهێشتیە ئەو زانایانە کە ئەویان وەرگرتیە دەبی بەو شێوازەی کە پێغەمبەر گەیاندیتی بەو شێوازە تۆش بیگەیەنی وەکو بانخواز ئەگەر ئەو سیفەت و ڕەوشتە جوانانە ئەو ئەخلاق و ڕەوشتە جوانەی کە لە پێغەمبەردا نەبوو کە لە پێغەمبەردا هەبوو لە توودا نەبوو بە تەئکید لەوانەیە زەرەر و زیانت هەبی لە بۆ کاری بانخوازی خوای تەعالە بە پێغەمبەر دەفەرمووی صلی الله علیه وسلم کە پێویستە سیفەتی ڕەحم و سۆز و عەتف و حەنان لە تۆدا بەرجەستە بی کە تێیدا بەرجەستە بووە حیلم خۆگری نەرمونیانی تەواضوع و خاچی بوون بەرامبەر بەو کەسانەی کە بانجیان دەکەی ئەگەر تۆ بە سیفەتێک بانگت کردن سیفەتی تەکەبوڕ بە چاوێکی نزم تەماشات کردن سۆزت نەبوو بەرامبەریان خەمخۆریان نەبووی بە تەئکید لێت بە دوور دەکەون چونکە ئەگەر بەو شێوازە حاشا پێغەمبەری شوا بەخوای تەعالە دەفەرمووی خەرک لێت دەڕەوینەوە وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەگەر کەسێکی دڵڕاق بای قسە زبر بای ئەوە خەرک لە دەوروبەرت دەڕەوینەوە لەبەرەوە دائیمەن خوای گەورە داوا دەکا سیفەتی عەفو سیفەتی تەسامح سیفەتی لێبوردن سیفەتی سەبر و ئارامی فەصبر كما صبر أولو العزم من الرسل خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سەبر و ئارامت هەبی لەگەر ئەو کەسانەی کە بانجیان دەکەی لە بۆ دینی خوا چونکە ئەوانە زۆرەها تەبیعەت و زۆرەها شێوازی کەسایەتیان تێدایە لەوانەیە هەر یەک بە شێوازێک تۆ یان بەرنگارت ببیتەوە لەبەرەوە دائیمەن دەبی وەکو دەرەی خودی العەفوە دائیمەن دەبی عەفوت لە دەست بی بەرامبەر بەو کەسانەی کە بە شێوازێک لە شێوازەکان بە ناشرینی بەرامبەرت ڕادەوەستن خوای گەورە بەو شێوازە حتا باسی ئیمانداران دەکەوە عیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما دەبی قسەیەک بکەیت تێیدا سەلامەت بی هەم ئەتوو هەم ئەو ئەگەر ئەتوو هەموو ئەو قسانە زبرانەی کە لە خەرک دەیبیستی بەرامبەر بەکاری داعەوی و بانخوازی وەکو مامۆستایەکی ئاینی وەکو کەسێکی بانخواز وەکو کەسێک کە دەتەوێت لە دوو ڕێگای پێغەمبەر بچی عەلەیهی سەلات وسەلام ئەگەر بەو شێوازە نەبووی وتارەکەت وتارێکی تند و تیژ بوو وتارەکەت تەنها تەئکیدی لەسەر بابەتی ترساندن دەکرد پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام بەشیرا وەنەذیرا ئینا ئەرسەلناکە شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا كبانجي خرق دكاي لبو لا إخوة هم مزجينيت بيا هم ترساندني شتيا
پێ معنەی وایە دینەکە هەردوو لای تێدایە تەرغیبی تێدایە لە بۆ کاری چاکە کە ثەواب و پاداشتەکەی چییە بەهەشتە و ئەو ثەواب و پاداشتەی کە لە فەرمودەکان لە دەقەکان هاتیە و تەرغیبیشی تێدایە ترساندنیشی تێدایە لە بۆی خەڵک بە دوای شەهەوات و نەفسی خۆی نەکەوی لەبەرەوە ئەو سیفەت و ئەخلاق و ڕەوشتە جوانانەی کە لە پێغەمبەردا هەبوو عەلەیهی سەلات وەسەلام بە هەمان شێواز کە باز دەکرێت سیفاتی داعی کەسی بانخواست دەبێ ئەو سیفەتانەی تێدابی یەک لەو سیفەتانەی کە باسمان کرد ڕەحمەتە سۆزە یەک لەو سیفەتانە سەبر و ئارامگرتنە یەک لەو سیفەتانە حیلمە زۆر کەس هەیە لەوانەیە زۆر زانا و عالیمە بەڵام وەکو لە کوردی دەرێ حیلم لە عیلم باشترە زۆر جار ئەتو عالیمی بەڵام ئەگە حەلیم نەبی خۆگر نەبی لەوانەیە ئیستیفادە لە عیلمەکەت لە زانستەکەت ناکرێت هەر لە عیلم نا کەسێک لەوانەیە دوکاندارە ئەگەر کەسێکی تەعاملی خۆش نەبی معاملەی خۆش نەبی لەوانەیە نەتوانی وەکو پێویست ینی دوکانەکەی بسوڕێنی کەسێک مامۆستایە بە هەمان شێواز لە هەر شوێن و جێگایەکبی لەبەرەوە فەلسفەی هەموو عیبادەتەکان خۆی ئەخلاقە حتا زانایان دەڵێن ئەدین و المعاملە ئاین بریتە لە هەر سوکەوتی جوان لەگەر خەڵک لەبەرەوە کاری بانخوازیش بە هەمان شێوازە ئەگەر ئەتوو دەتەوێت پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام لە دوو ڕێگای ئەو بی دەبی ئەو بکەی بە قودوەی خۆت بە ئیمامی خۆت بەڵێ بەێ هەر وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم سەحابەکان هەمویان باسەکەن ئەڵێن قورئان بوو قورئانێک بوو کە بەێ حەزرەتی عایشە کە دەفەرمی کانە خولوقه القورئان تەواو قورئانە یەمشی عەلە الأرض یعنی هەموو شتەکانی لە خۆ بەرجەستە کردبوو مەبەستەکە ئەوەیە هەرچی بڵێ دەبی خۆی جێبەجێی بکە ینی وەکو دەرێ عمل بە عیلمی بکە قسەکانی قەولەکان و کردەوەکانی مخالیفی یەکتر نەبی بەڵێ جا دکتۆر ئێستا کەسێک کاچێ بۆ لای پسپۆڕێک بۆ لای دکتۆرێک ئەبێ تەخەسوسی هەبێ لە شتەکە دکتۆرێکی دڵ هیچ کات چارەسەری نەخۆشێکی منداڵ ناکات ویشی کات علمێکی کەمی هەیە لەسەری هەموو دەردێکی دڵێکیش احتیمالە لای بانخوازەکان هەبێتها ئەو شتانێکە لەوەی دڵەوە طبیبی قولوبن ئەبێت ئەم پسپۆڕایەتی هەبێت لە هەموو دڵەکان یان بۆ هەموو کەسێک وەکو یەکتری بانخوازی بکاتیان بۆ مناڵێک بۆ 18 ساڵێک بۆ تەمەەن 6 ساڵێک بۆ 40 ساڵێک بۆ خانمێک بۆ پیاوێک بانخواز دەبێت چۆن بێ بۆ هەر کامێکیان بە پێی خۆی بەێ بانخوازی طبعاان دەبی خەرکەکە بخوێنیتەوە مخاتەبەکە بخوێنیتەوە زۆر جار باسی گوتاری ئاینی دەکری خیتابی دینی زۆر فراوانە ینی کەسێک کە کاری بانخوازی دەکا دەبی ئەو خەرکە بخینیتەوە بە چ شێوازێک قسەیان لەگەر دەکا وەچیان پێویستە لەوانەیە ئەو وتارەی تۆ لە گوندێک لە محلەیەک لە شارێک باسی دەکەی لە شوێنێکی تر پێویست نەبی چونکە تو دەبی تەشخیصی دەردەکەی بکەی وەکو باست کرد چۆن دکتۆر عیلاج نانووسێت تا تەشخیصی نەخۆشیەکە نەکات دەرێ تەشخیص نصف العیلاج لەوانەیە لە نیوەش زیاترە طبعاً ئەتو ئەگە تەشخیص نەکەی عیلاجی بنووسی لەوانەیە زەرەری زیاتر بی بە هەمان شێواز کاری بانخوازیش تۆ کاتێک وتارێک بابرین دەدەی یان دەنووسی لە بۆ کەسێک مخاتەبەکە دەبی دیاری بکرێ چی پێویستە مشکلەکەی چییە هۆکارەکانی چییە و چۆن حلەکەی دادنی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی أمرنا أن نكلم الناس على قدر عقولهم حتى دەفەرمێ نحن معاشر الأنبياء ئێمە پێغەمبەران فەرمانمان پێکراوە بە ژێرەی عقولی ئەو خەڵکە قسەیان لەگەر بکەین لەوانەیە مستەوای عیلمی ئەو کەسانی کە تۆ قسەیان لەگەر دەکەی لەو دەرەجەیە نەبی بەو شێوازە عیلمێ تۆ باسی بکەی دەبی قسەکانت ینی بگەینە مستەوای ئەوان ینی لە سادەیی دەبی قسەکانت بە شێوازێک بی وەکو دەرێ هەموو ئەو خەرکانە تێی بگەن وما على الرسول إلا البلاغ المبين زۆر جار ئەوە دەخیندرێتەوە معنی ئەو تەبلیغەی دەیگەینی دەبی ڕوون بی ئاشکرابی بە شێوازێکی ڕون و ئاشکرا وما أرسلنا من رسول إلا ليبين لهم يعني هەر پێغەمبەرێک لە بۆ هەر قەومێک چووە ئیلا دەبی لە بۆیان ڕوون بکاتەوە دەبی لە بۆیان ڕوون بکاتەوە کەسی بانخوازیش بە هەمان شێواز دەبی کە کاری بانخوازی دەکا ینی بابەتەکەی ڕوون و ئاشکرابی بەو معنای دەبی ئەو کەسانە بخینیتەوە و چیان پێویستە بەو شێوازە قسەیان لەگەر بکە و تەشخیصی دەردەکەیان بکە ئەو عیلاجەکەیان لە بۆ دابنێ دکتۆر مشکلە کۆدیوە خەلکی ئەوە مەسەن یەک کابراێک دەڵێ و بانخواز فلان نییە کە زۆر چوی بانخوازی بکە زۆر مهمە
برادێک دەڵێ کورە کاکە بە چای خۆم دیتن فرانە گوناحی دەکرد بە چای خۆم دیتن فرانە قسەی دەکرد بۆ بە کەڵکی بانخوازی نایە یخۆ ئەم زۆنین چی ئینسانێکی معسووم نینە یعنی هەمی گونەهاتکن دەوێت بانخواست ئەگەر ئەف ئەرکێ قرس بستۆی خۆڤە گرت ئینسانی دیە جدا بەت یانژی وەکێم بژینها لما تقولون ما لا تفعلون یانژی ئەو ژوەکی خەڵکی دی هەمیە گونەهات کرد خەلەتیت کرد کەفتەت خەلەتیێدا بەخۆی وەکو باست کرد معسووم ئینسان معسووم نییە مەلایکەت نییە مرۆڤ یعنی قابلە لە بۆ غەڵەتی و ئینسان دائیمەن دەبی عوزر لە بۆ یەکتر ببینیتەوە زۆر شت هەیە گوێبیستی دەبی بەڵام لە حەقیقەت داوان نییە زۆر شت هەیە بە چاوی سەری خۆت دەبینی بەڵام ئەوەی کە تۆ دەیبینی لەوانەیە حەقیقەتەکەی شتێکی ترە یعنی هەندێک جار چاویشمان ینی لەوانەیە غەلەت بکە لەبەرەوە دائیمەن ئینسان يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم زور زن و گومان گوناح و تاوانی تێدا ئینسان بە دوای زن و گومان نەکەوی بەڵام لە هەمان کاتدا بەرێ ڕاستە کەسێک کە بانخوازی دەکە پێویستە کاروکردەوەکانی ڕێک لەگەر قسەکانی یەک بگرنەوە خی گەورە دەفەرمی يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون خی گەورە زۆر تووڕە دەبی لە کەسانێک کە ئەمر بە معروف بکە بەخۆی چاکەکەی نەکە نەهی لە منکەر و خراپە بکە بەڵام بەخۆی هەمان خراپە بکە ئەگە ئەمە سیفەتی بەردەوامی بی بەری خرق قسەی لێ وەرناگری لەبەرەوەی سیقە و متمانە نامینێ هەرچەندە خۆ قسەکانی حەق و ڕاستە ئەگەر دەقەکانی قورئانی پیرۆزە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بەڵام متمانەی خۆی لەدەست دەدا بەڵام لە هەمان کاتدا بەلێ ئەو کەسەی بانخوازی دەکە معسووم نییە لەوانەیە قابلە لە بۆ غەلەت قابلە لە بۆ تەوبە و گەڕانەوە جارێکی تر بەڵێ اینجا مامۆستا ئەوانەی کە باست کرد معسووم نییە ئەتوانێت هەڵە بکە و ئەتوانێت بشگەڕێتەوە بەڵام گەڕانەوەکەی وەک هەموو گەڕانەوەی خەڵکێکی ئاساییە وەکو خەڵکێکی ئاسایی گوناها کاتەوە گەڕێتەوە چۆن ئەوە بسەلمێنێت کە ئەم ئەو گوناهی کردو گەڕاتەوە جارێتتر متمانە لای خەڵک دروست کاتەوە گرنگەکەی خۆی وایە حقیقت تاوانی ئەو کەسەی کە زانایە بانخوازە تاوانەکەی ینی وەکو برەی گەورەترە غەڵتە الشاعر شاتر تاوانەکەی گەورەترە و تەوبەکەشی پێویستی زیاتری تێدا خی تەعالە کە باسی ئەوەی دەکا ئەو کەسانەی کە زانستی ئاینی دەشارنەوە إن الذين يكتمون ما أنزلنا من الكتاب من بعد ما بيناه للناس أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون يكتمون ما أنزلنا من البينات ونيا أوي كذا يشارنا ولا قرآن ولا حديث ولا دين يعني تحريف إذا كان يعني قرآن كاري بسر دادين أو جناح تاواني شي قوري ديك بلام أجر توبة يكر فاي قوري باسي أوجدك إلا الذين تابوا وأصلحوا وبينوا كواتا مجرد توبة كافين يدبو أوانا توبة پشیمانیە لەوەی کە کردیتت و مەبەستە جارێکی تر نەیکەیەوە بڕیارت دایە جارێکی کە نەیکەیەوە بەڵام ئەوە تەنها بەس نییە إلا الذين تابوا وأصلحوا دەبی خۆی ئیسلاح بکە چاکسازی لە ناخ لە دل و دەرونی خۆی دروست بکە ئینجا وەبەیەنوو دەبی ڕوونیش بکاتەوە یعنی چۆن خەرکێکی لە خشتە بردیە سەری لە خەرکێک شێواندیە بە وتارەکانی بە نووسینەکانی دەبی ئەو جارە هەر بستی چاکسازی بکە و ئەو غەڵەتانەی و ئەو خەرکەی بەسەبەب و بە هۆکاری ئەو تووشی ئەو غەڵەتانە بووە جارێکی تر بەیانی بک ڕوونی بکاتەوە کەواتە تەوبەیوانیش جیاوازە و ئەرکەکەی قورسترە مەرجەکانی زیاترە هەر وەک دەوترێت هەڵەی دکتۆرێک ئەچێتە ژێر خاک ئەمرێک هەسەکە هەڵەی ئەندازیارێک ڕوانی ینی ڕوخانی بینایەکە بەڵام هەڵەی مامۆستایەک بڵاو ئەبێتەوە بەسەر ئاسکە خەڵک لێ وەرئەگرێت مامۆستای ئاینی بانخوازیش بە هەمان شوێکە هەڵەیەکە کە احتیمالە ئەو بگەڕێتەوە یان ئەو خۆی ئەسەن هاتۆ بۆ تەسلیحی هەڵەیەک بەڵام ئەگەر شێوازێکی تر مامەڵە بکات یاخود ئەگەر خۆی گوناهبار بێت وەک باست کرد ئەوە زیاتر زەحمەترێکە بووی کەواتە ئەگەر ئەو نەکارەکەی زەحمەتە ئەبێ پاداشتەکەی چەند گەورە بێت ئەگەر ڕاک لەسەر ئەو ڕێگەیە بڕات کە بۆی دانراوە لەبەرەوەی ئەرکێکی قورسە بە حەقیقەت هەر لەبەر ئەو ئەرکە قورسێش خی گەورەکە دەفەرمێ بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فاصبر كما صبر أولو العزم من الرسل و باو کەسانەش دەفەرمێ کە دەفەرمێ واصبر على ما أصابك دوای ئەوەی کە لوقمانی حەکیم بە کوڕەکەی دەفەرمێ وأمر بالمعروف وانهى عن المنكر دواتر دەفەرمێ واصبر على ما أصابك سەبر و ئارامیشت دەبی هەبی لەسەرەوەی کە تووشت دەبی چونکە ڕێگای
ئەمرکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە لابددا دەبی ناخۆشیشی تێدابی ئەگەر توانزی خەرک بی ئەگەر قسەی خەرک بی ئەگەر بەرەنگاربوونەوەی خەرک بی کەواتە سەبر و ئارامێکی زۆری دەوێ کەواتە پاداشتەکەشی پاداشتێکی گەورەیە خوای تەعالە دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين قسەی هیچ کەسێک لە قسەی ئەو کەسە جوانتر نییە لە لای خوا قسەکانی زۆر جوانە ئیشەکەی زۆر جوانە کە خەرک بانگ بکات لە بۆ خوا لە بۆ ڕێگای خوا وقال إنني من المسلمين وطبعا بانگ خوازەکەی بە شێوازێکی زانستی و ڕاست و دروست بی چونکە خوای پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة دەبی على بصيرة بی چاوساغ بی شتەکان بزانی أنا ومن اتبعني ئەوانەی بە دوای پێغەمبەریش دەکەون بە هەمان شێواز اینجا وەکو مەشهورە دەرێ حەدیثە دەفەرمێ الدال على الخير له مثل أجر فاعله دائما ئەتوکە خەرکێک هان دەدەی لەسەر چاکە یان ڕێگای ڕاستیان نیشان دەدەی ئەو کەسەی کە چاکەکە دەکا لە خێری ئەو کەم نابی بەڵام هەندی خێری ویش دەگاتە تو اینجا ئەو کەسانەی خەتیبن بانگخوازن و محازەرەی شێوازێک لە شێوازەکان بانگخوازی دەکەن بە هەر ڕێگایەک بی بنووسین بی بە محازەرە بی بە وتاری ئاینی بی زۆریشی هەیە بانخوازی ڕێگەی زۆری هەیە ڕێگەی زۆری ئەمانە هەمویان ڕێگان بە هەر ڕێگایەک بانخوازی دەکا و ئەو کەسانەی بەگوێی دەکەن و لە خراپە دەگەڕێنەوە و چاکە لەسەر قسەی ئەو دەکەن چەند خێر و چاکەیان دەگاتی ئەوەن دەشتە بۆ بانخوازەکەیە اینجا لەبەرەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی من دعا إلى هدى كان له مثل أجر أو مثل أجور من تبعه من غير أن ينقص من أجورهم شيء أو من أجرهم شيء ئەتوکە کەسێک بانگ دەکەی لە بۆ چاکە چەند خێر و چاکە دەگاتەوان ئەوانەی کە بە دوات دەکەون بە عەدەدێکی زۆر لە خێریوان کەم نابی کە ئەو خێرە دەگاتە تو اینجا لە خراپەش وایە ئەو کەسەی خراپەی دەردینی و خەرک بانگ دەکات لە بۆ خراپە و گوناح و تاوان دەکات چۆن ئێمە وەسائلەکانمان زۆرە لە بۆ براوکردنەوەی چاکە و نەسیحەت و ئامۆژگاری ئێستا ئەخلاق و ڕەوشی جوان کە لە نێو ئەو میلەتە بڵاو بکرێتەوە دەستگایەکی ڕاگەیاندنە کەسێکی میدیاکارە کەسانێک لە تۆڕە کۆمەلایەتیەکان بە شێوازێک لە شێوازەکان چاکە بڵاو دەکەنەوە ئەدی ئەگەر خراپە بڵاو بکەنەوە بە پێچەوانەوە بە هەمان شێواز گوناح و تاوانەکانی ئەو کەسانش لە بۆ ئەوە لەبەرەوە پێغەمبەر عليه الصلاة والسلام بە ئیمامی عەلی فەرموو لأن يهدي الله بك رجلا واحدا خير لك من حمر النعم ئەگە یەک پیا و خوا بەسەبەب تۆ ئافرەتێک پیاوێک کەسێک هیدایەت بدا ڕێنمونی بکە لە بۆ ڕێگای ئیسلام چاکترە لە بۆ تو لە پشترە سۆرەکانی عەرەب کە بابرین سیارەی بە نرخ و بەهای ئێستا ئەجی کلاس ینی ئەوە لە بۆ تو چاکترە لە ماری دنیا لەسەر ینی ثەواب و پاداشتەکەی ئەوەندە زۆرە مەبەستەکە ئەوەیە طبعا ثەواب و پاداشتی بانگخوازی و ئەو کەسەی ڕێنمونی دەکا خەرک بانگ دەکات لە بۆ ڕێگای چاکسازی لە بۆ ڕێگای ڕاستی لە بۆ ڕێگای حەق لە بۆ ڕێگای ئیسلام اینجا بە هەر وەسیلەیەک بیتن هەر کەس لە مەوقعی خۆی و ئەو چاکە و خێرەی لە بۆ خێری بگەین تەمەژی بەس من یەک پرسیار ژوان ئەگەر ئیزنم بێت و دائیمەن ئیخلاص شەرتە دل و دەرونی ئینسان یعنی مەبەستەکەت ڕیا نەبی مەبەستەکەت لە بۆ کاروباری دنیا نەبی مەبەستت لە بۆ شوهرەت نەبی مەبەستت لە بۆ مەدح و ثەنا و پاداشتی دنیاوی نەبی خاڵسەن بۆ خوا خالیسەن لە بۆ خوات مەبەزبی ئەو ثەواب و پاداشتا دەگاتە ئەو کەسانی کە ئەو کارە چاکەیە دەکەن مامۆستا من پرسیارەکەم هەر گرێداوی ئەم پرسیارەی پاداشتەکەی ئێستا باسێوت کرد ئەگەر هەڵەیەک بکات یاخود ئەگەر تاوانێک گوناهێک بەڵام تۆ بەی کرد گەڕایەوە لە کاتی بانخوازێکەیە کەسێکە لە ترسی خوا بە حسابی خۆی زۆر توندە بە توندڕەوی بانخوازیەکات وە کۆمەڵی خەڵکیش گوێڕایەڵی ئەون هەر بەو شێوەیە دواتر ئەم دێتەوە سەر چۆنەڵا دێتەوە سەر هۆشتی خۆی نامن زۆر توند بووم تۆبە ئەکاتەوە ئەو کەسانی کە گوناه ئەکەن بەهۆی توندڕەویەکەی ئەوەوە بەهۆی توندبوونەکەی ئەوەوە داوە بۆ ڕێخوا بە نەرمی ئەکرێت بە توندی خەڵک داوەتەکەن دەی گوناهی ئەمان چی لێ دێت ئەمیتر تۆبەی کردەوە و جاری جاران توندڕەو نییە چۆن ئەبێت ئەو بانخوازە حاڵی بەخۆی بانخوازی لە حەقیقەتدا خۆی ئەو کەسانەی بانخوازی دەکەن پێویستە ئیعداد بکرێن ئامادە بکرێن چۆن ئێمە ئێستا کۆلێژەکانی زانستی ئیسلامیەکانمان هەنا کۆلێژی شەریعە لە زۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان هەنا یعنی بەڕاستی پێویستە ئەو کەسەی بەو شێوازە بانخوازی دەکا ئیعداد کرابێ
یعنی هەر کەسێک یعنی خۆی بانخواز جیاوازە لەگەر مفتی و دەبێ ئەوەش بزانین عالیمی دینیمان هەیە بانخوازمان هەیە کەسێکمان هەیە ئیشی فتوا دەکا ئەمانە لێک جیاوازن و عوامی خەڵکیش دەبێ ئەوە بزانی هەر کەسێک بانخوازە وعز و نەسیحەت و ئامۆژگاری دەکا و بابەتێک کە خوا بەهرەیەکی پێدایە دەتوانی ینی خەڵک بە شێوازێک لە شێوازەکان بانگ بکە لە بۆ ڕێگای خوا ڕاستە ئەمە شتێکی چاکە دەیکە ئەمما حەخوایە تەدەخولی ئیشی فتوا نەکە ئیشی فتوا ئەمە چۆن ئێستا لێژنەی فتوامان هەیە و عوامی خەڵکیش دەبێ ئەوەندە ئاگادار و هەشیار بن ئەو قسانە لە هەموو کەسێک وەرنەگرن خۆ مسلمانیش طبعا وەکو ئاەتەکە فەرمووی عەلا بەسیرە ئەو کەسەی بانخوازی دەکات دەبی بەسیرەتی هەبی یعنی ئەگەر کەسێک نەگەیشت بیتە ئەو دەرەجەیە و بچی فتوا بدا بەبێ عیلم بە تەکید گوناحبارە و تاوانی ئەو کەسانەشی دەسەرە لەبەرەوە خوای تەعالا کە باسی بانخوازی دەکا دەفەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن يعني مجادلەی کە لەگەر خەرکێک دەکەی حەسەنیش نادەبی ئەحسەنەکەی هەربژێری دوو وەسیلەت لە پێشە کامیان باشتر و چاکترە ئەگەر لەگە غەیرە دینیشە لەگە کەسێکی يعني هەر چەندە مسلمان یەگەر مسلمان بی دەبی چۆن بی اینجا بالمناسبە کە خوای تەعالا حەزرەتی موسا و هارون عليهما السلام ناردە بۆ لای فیرعون پێی فەرموو فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى قسەی نەرم بە شێوازێکی نەرم بە ئوسلوبێکی هادی قسەیان لەگەر بکە بانخوازیان لەگەر بکە لەبەرەوە بانخواز بەداخەوە ئەگەر توندڕەوبی توندە ئاژۆبی و ئەمە بینیمان زۆر جار بە یعنی ئەو فکری متتەڕیف و تند ئاژۆیی و زۆر لە گەنجەکان لەوانەیە لە خشتە دەبا و تووشی لەبەرەوە زۆر گرنگە میدیا ئیعلام وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان کۆلێژەکانی زانستە ئیسلامیەکان زۆر گرنگی بە بابەتی بانخوازی بدەن و ئیعداد و ئامادەکاری ئەو کەسانی کە ئامادە دەکرێن لە بۆ سەر مینبەرەکان بە شێوازێکی زانستی و زانست و عیلمیان لە لابیتن عەلا بەسیرە یعنی قسەکان بکەن نەک ینی قسەکانیان هەر تەنها لە چەند کتێبێکی بچووک یان وەکو برەی بە ئۆنلایندا تۆڕە کۆمەلایەتیەکان زانست وەربگرن یان بە واقعی مجتمع نەخوێننەوە ئەوە هەمووی پێویستە بەس ئەس بێ پرسیارەی کورتی بکەم و کورتی مبەرسە بێت يعني حتى يعني خدي بموازنة أخو وقت أمري بيغمبري كده صلى الله عليه وسلم يعني دست بانجوزي بكت وانذر عشيرتك الأقربين بس نكا بانخوازي هي بريكاتور جواكي دي فيديو كي بلاف كده يشتب بني دنيا بلاف وشر سر بانخوازي أول دست بيكي خشكو برايت خو مالا خو شيء كتيان جي بانخوازي همية دفيت أما همية بيك فات شيء كت بخوي بانخوازي بالتأكيد بيغمبر عليه الصلاة والسلام خواي جورا بيفرمو أولا وأنذر عشيرتك الأقربين خزمة نزيكة كانت دائما إنسان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته توكو باوكك وكو دايكك بربرسي برانبر من دارة كانت بكتسة كانت بكرة كانت بدايكو باوكت بخشكو برا كانت شوكا أول منفعته سودو كالكشي دوار روجة لمنفعته سودو كالشي مادي زور جورة ترى وسودو كالشي زيادة اللي دبيني وأجرت خمخوري كسكر نزيكة كاني خوتي دبي أو پەیامەی پێ بگەینی ئەو بانخوازی و نەسیحەت و ئامۆژگاریە بەو کەسە بگەێنی اینجا بە خەرچی تریش چونکە پەیامی ئیسلام پەیامێکی عالەمیە وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين ئەوەش تەواوە کات و بە تەواوی جیهان دەیگەێنی وما ئەرسەلنا من رسول إلا بلسان قومه پێغەمبەر بە زمانی قومی خۆیتی اینجا پێغەمبەری ما عليه الصلاة والسلام ئەگە قورئان بە عەرەبیە دەبی کەسانێک کە بێ ئەو قورئانە تەرجەمەی زمانەکانی دیکە بکەن پەیام و ڕیسالەی ئیسلام بگەینە زمانەکانی دیکە لە بۆ ئەوانی شتەی بگەن بەس تەمەژی کورتی ئەو بێت بانخواز ماڵە خۆ دەست پێ لە ماڵا خۆ دەست پێ بکەن لە بۆ ئەوەی هەم خودش فەڕازی سیرەکەشی ڕێک و پێک بی و خەرچیش ساوی لێ فەڕازی بە دکتۆر جەمیل سۆشین شەفەت گەلمە دەبێت شواشیوە 23 دە خودی خێرەوە بنویست انشاءالله خودی ئەوەی خێرە بگەینتە بانخوازە کوهیننجی بگەینتە معنی انشاءالله دەستەکانت خۆش بێ زۆر سپاس لەک مەمنون خودش فەڕازی شیف یا بردامه ام وجاره برای خوب دینه هفکارت مبتایبتی جیل نافچه باجار و کنکو تماشاوان و بینرید برنامه پاشی وینل دست به که از برف دهو که چم افکار من
مسعود محمد با که راستا خود کش هوای پاشی و افشوه و 23 ما بحث کرد دو فراوی آرام بختیار سلیمانی دیل مدام مسعود هفته متباش پاشی و 23 خلک دو که جو که همه خلک مسلمانی کردستان زیده قصد مزگفتات کم تایبتی جی شون لیلة القدر 23 جی که شما شون گرینگ و پیروز ابزان خلک دو که زیده قصد مزگفتا کری اون جی بازار و تشت زیده تر اوان مشغول و مجیل کن شود باش بله شوا ليلة القدر يك شلون شبن بيروز الدا وسلمانا جبر فيجي مزقفتن دوه كي بهم يعني سر استسري بجم خلك كي باش دوي شبه دا قصة مزقفتن كتنف مزقفتاش تجي مزقفتا حاج محمد علي اونكو مزقفتا ماسيكه تناس كرنيك شو مزقفتا بكو رجا كزورا نوشخين الفريا ما دبون اف شبه پیروز هات را گرتنه لی بریا چند خولک کان دیاره اف نویش خونی کو قصه و مزگفته کری قصه مالن خواهی کرد نهیش تاجی که تو ماتکا یا نویش خون الویر ماینه از گل گوتار بیج و پیش نویج و مزگفته که اوجه جامع مستعد رضا خولی گلی و آفن زتره ما مصطفی فرمانبرش کردم خواست به پرسیار دست بکم شب لیلة القدر کیویتا چه شب دا و گرینگی و پیروزی و شب چه بله بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربي من كل أمر سلام هي حتى مطلع الفجر اف آتا پیروز ما دست بکا گوتنا خوبود ابا گوتنا خدای مازنه سر گرینگی و مازنیا اوه شواهنه پیروزیا هی و رمضان پیروز هر شویرت ایتن چونکو قرآن پیروز یا تدا هاتیا خاره لیلة القدر جی شباب قدر او شبه او قرآن پیروز تدا هاتیا خاره هر وکی خدای مازن دیارت کتن شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان يعني بري خداي مازن بيجتن روجي بقرن بحث قرآن بيروز كر شنيكا قودي فمن شهد منكم الشهر فليصمه هر بحث قرآن كر شنيكا قودي هر كسا كتد به بدا بلا روجي بقرن أفا نشانك سر مزنيا قرآن بيروز أف قرآن هنيجي طيبات الدهك الدماهي كش هي رمضان يا هات يا خارج لوح المحفوظ بو اسمان الدنياش اسمان الدنيا جي 22 سال جانا پیغمبر صلی الله سر بن مکه پیروز المدینه منور اف قرآن هنیش اسمان الدنيا هات يا خار بو سرسنگ پیغمبر صلی الله سر بن بريكا ملائكه مازن امين وحي جبريل صلی الله سر بن بله سيد از سوال بكم يعني فارزگاد وكيف جشتي بتوات مزقفتا بحث كاين الفيديو في شبهاني شبه ليله القدر تشوا هات را گرتن هل بد مزقفتا ما ابي مزقفتي وكي هر مزقفتا كاديا باجر ما دیف رنمایت کرونای لجنه بلندار بریبونا کرونای هر وقتی مال اوقاف جی را بریا گشتی اوقاف فارزگاه دو که ما رنمایت وزارت لجنه بلندار بریبونا کرونای گاندینه هر هفت قضایت خوک و پیتیویل دیف رنما جی مزگف ساعت 12 شفت اینا بکرن و ساعت 1 شبه قيام الليل إنا كرن فأبي مزقفتي جي بيشيا 10 دقيقة شاركة كي شكر بخودي ما قيام الليل جماعات كرن هجمارك وبرشاف يا بصرمانا نبيش كرام آماده بود گلمدا هل بعد دیفرین ما و مخصص به بسیاری بکم حکم هندک و جناب تا جگری رفت برای گشتی و خفا پرزگاه دو که بریار ورن ما تندرستی هتان و کت مع رمضان دا چوا تنب جینا نوا مزگفت داد بله هر وکی جناب رفت برای گشتی اوقاف کاربر آینی ما مصطفی محمد خالد و اجی وک جگری براستی گل رفت برای ما قزاجی دیفچونت بردام بو سر مزگفتات کن هر وکی یا دیار براستی اگر ام واقعی بدیار کن شکر بو خودی تا راده که گلک باش رنمایت ساخلمیت ناف مزگفت داد اینا بجه اینان هرچند وکی هر جه که دید شک نسبیه ده بن سرپیچی یاب کن بس بویجی اگر سرپیچی گلک زیده بن و اگر تایبه استاف کارگیری مزگفت پیگیری پی نکتن هندک مزگفتان پیرابونیت کارگیری جی مزگفته که دوا ما مستای مزگفته پیگیری پر ما نکری او مزگفت بو موسه روجا یاد داخستن و پشتینگات یا وکرن و رن ما بکار ایناجی اما خلک نویشگر چیوه که گشتی آسته که گلک باش دست نویش گرتن المال شامل که خود گل خودت اینن دیراتیت نابره دا نچونا دستان هم بیس نکرن زور باشه قال رمادي زور سپاس بوده پیشی از بزغر ما اگر افکار من وندی منانی شاب دادن یعنی حتی کس افکسین کو قرآن خوینن نوکه هر چند بتنی جری نشینه پیگیری بریار ور مانن کو بچه که خوش کره نوا مزگفت داد که مصعب رضا جمع جا پیگیری تاراده که باش سرانسری پرزگادو که بریار ور مات نبجینن سبارت بازار جی بگم من بازار جی وکری نه تا نوکه
بەڵێ دەستەکانت خۆش بێ مەسعود محەممەد لە دهۆکە و لەگەڵ هەرچەند من گوێم لە دەنگی مەسعود نییە بەڵام دەمامێکیشی دانا نازانم بەس دیارەکەوا وەستاوە یعنی تەواو من بەس ئەوە نەمگوێ لەیە باشە کەواتە کە بوو بە چوارویندۆ واتە من ئێستا ئەبێ لەگەڵ ئارام بەختیار بووم و لە سلێمانیە ئارام شەوت باش ئارام هیوادارم کە باش و تەندروست و لەش ساغ بیت و تا ئێستای ڕەمەزان هەموویت بە لەش ساغی هێنابێت و عیبادەتێکی ئینشاءڵڵا قوبوڵ لە لای خوای گەورە پێمان بڵێ تۆش دیارە لە مزگەوتێکیت لە مزگەوتەکانی سلێمانی بەڵام پێم بڵێ بە تایبەتی کام مزگەوتە و خەڵک خۆی چۆن ئامادە کردووە بۆ شەوانی لەیلەتول قەدر چی ئەگوزارێ لای تۆ بەڵێ سۆڤان سڵاو لێبێ سڵاو لە تۆ ژوان دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان بەلای مسلمانانەوە دەشەوێکی پیرۆزن کە بە شەوانی قەدر ناتراوە مسلمانان ئەم شەوانە زیندوو ڕدەگرن تا بانگی بەیانی و تا نوێژی بەیانی بەشێکی زۆریان دێنە مزگەوتەکان و بەشێکیشان لە ماڵەوە ئەم شەوانە زیندوو ڕدەگرن من لە مزگەوتی داروسەلامم لە شاری سلێمانی ئەم شەو کە شەوی 23ە هاوڵاتیان هاتوون بۆ زیندووکردنەوەی ئەم شەوە لە مزگەوتی داروسەلام بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و ڕێکارە خۆپارێزیەکان دەمەوێت قسەی زیاتر لەگەڵ پێشنیۆژ و تارخوێنی مزگەوتەکە بکەم دکتۆر عیرفان ڕەشید دکتۆر سڵاوتان لێبێت ئەگەر پێمان بڵێن گرنگی ئەم شەوانە چیە بە تایبەتی دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان و بە تایبەتتر شەوە تاکەکان ئەگەر بۆمان باس بکەیت بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ جەنابتان یەکێک لەو خەڵاتانەی کە خی پەروەردگار خەڵاتی ئومەتی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم بریتیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی عیبادەت و خواناسیە و لە هەر شەوێک لە شەوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە خی پەروەردگار لێبوردنی خۆی وە کەسانێک لە ئومەتی پێغەمبەر دەرئەکا کە شایانی ئەوەن کە سزایان بدا بەڵام لیان خۆش ئەبێ و لە شەوانی قەدری پیرۆزی شاشەوی قەدری پیرۆز هەر کەسێ عیبادەتی تیا بکە وەخوا ئەو شەوەی بە نسیب بکە لەیلەتول قەدری خەیر من ئەلفی شەهر وەکو خی پەروەردگارە فەرمێ شەوی قەدری پیرۆز لە 1000 مانگ عیبادەت خەیرترە و چاکتر و باشترە و بە تایبەتیش لە شەوە تاکەکانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوین کە هەوڵ بین لە شەوە تاکەکانە شەوی قەدری پیرۆز بۆ خۆمان بەدەست بهێنین ئەو شەوە پیرۆزانە لەو شەوەدا فریشتەکانی خی پەروەردگار دێنە سەر ڕووی زەوی و لەگەڵیشیانە فریشتەی ئەمین جوبرائیل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵیانە دێتە سەر ڕووی زەوی حتا مەطلعی الفەجر تا سپێدە و بەرەبەیان لەسەر ڕووی زەویدا ئەمێننەوە ئەوەندە ژمارەیان زۆرە کە هەندێک دەزانیان و توانە شەوی قەدر بە واتای تەضیق و تەنگەبەراییە یعنی ئیتر شوێنێک نییە لەسەر ڕووی زەویە فریشتەی خی پەروەردگاری تیانە بێ کە ئەوانیش تەسبیحی خی پەروەردگارەکەن تەقدیسی خی پەروەردگارەکەن وەکو چۆن مرۆڤەکان مسلمانەکان لەسەر ڕووی زەویە تەقدیسی خی پەروەردگارەکەن مامۆستا مەرجە تەنها لە مزگەوتەکان زیندوو بکرێتەوە یاخود مسلمانان توان لە ماڵەکانیش ئەم شوانە زیندوو بکەن لە ماڵەکانی ئەتوانن عیبادەتی خی پەروەردگار بکەن لە دەرەوەی ماڵەکانی ئەتوان عیبادەتی خی پەروەردگار بکەن چونکە پەرستنی خی پەروەردگار تایبەت نییە بە مزگەوتەکانەوە بەڵام ئەوەی تێدایە کە ئیعتیکاف نیەتی مانەوە گەر کەسێک نیەتی مانەوەی هەبێ ئەوە ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتاکرێ بەڵام وەکو ئەوەی کە بتوانێت شەو نوێژ بکە قورئان بخوێنێ لەخوا بپارێتەوە لە هەر شوێنێکا بێ لە ماڵەکانی شابێ ئەتوانێت ئەو شەوە پیرۆزە زیندوو بکاتەوە مامۆستا ئەگەر پێمان بڵێ کەسێک لە کاردا بێ ئەو کاتە ئەوە چۆنەوە بۆی دەنووسێ شەوەکە نەتوانێت ئەو شەوە زیندوو بکاتەوە کارێکی بێ یاخود لە کاردا بێت ئەوانەی کەوا لە کاردان وەکو ئەوانەی کە پۆلیسن ئاسایشن کرێکارێکن کارمەندێکن کە پاسەوانێکن ئەوانە بە نیەتەکەی خۆیانەوە کە لەسەر کارەکەی خۆیان خی پەروەردگار بە زیندووکردنەوەی ئەو شەوە بۆیان هەژمارەکات و بۆیان حسابەکە زۆر سپاس بۆ زانەکان سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ سۆڤان ئەوە زانیاری بوو لەسەر ئەم شەوی قەدرانە کە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە لەلایەن مسلمانانەوە ئەم دەشەوە بەرز و پیرۆز ڕدەگرێت تا بەرەبەیان نوێژ و تاعەت دروستەکەن و نوێژ و تاعەت دەکەن وەکو دکتۆریش باسی کرد ئەوانەی لە کاردا بن
ئیشەڵا ئێمەش لە کارداین بەو نیەتەی کە ئەم شەوانە بۆ ئێمەش بنووسرێت و بچێتە سەر میزانی حەسەناتمان. ئارام بەختیار لە سلێمانی و لەگەڵ مامووی زۆر سپاس دەکەین ئینشاءالله ئەم ڕەمەزانە چونکە دەزانیەوە دوو ڕەمەزان ئێمە لە ناو کۆرۆناین لە هەموو مسلمانان داوای ئەوە ئەکەین کە لە شەوانی قەدر هاوکڕێ کەس خزم لە بیرتان نەچێت دوعای خێریان بۆ بکەن ئەوانی کە لە نەخۆشخانەکان ئەوانی کێسە ناو جێگەن لەشیان ساغ بێت و سەلامەت هەستنەوە جارێکی خب پارێزیژیم تایبەت وەختین چنە مزگەفتات نەفشەوەت لەیلەت القەدرەوە کودۆت پاڕاستی مش کۆرۆنای و ئەم بەرەف بابەتی خوێ دووەم و تەوەرێ دووەم دی ئەف شەوە بچین ئەف شەوە بەحسێ تەندروستی ناکەین ئەم دێ بەحسێ تەندروستیە جان و ڕحیکین میوزیکێ مناجاتێ تایبەتیژی بسرۆتخینە ئەف شەوەژی میێوانێ تایبەت مەهەنە ناف ستودیۆدا مامۆستا و ئەمیر سەلیمی خودی حەز کتاب شەوە گەلمەدەوت گەل مامۆستا ڕێبوارێت گەل مامۆستاڕانی هین گەلە بخێرات و سەر سەری بەخێراتی خودشڕازی بێت ئەمیر کەریمی سەلیمی کاک ئەمیر سەلیمی یاخوا بەخێر هاتی سەر و سەر چاوان جا یەک دوو شەو زیاتریش وابزانم کاک ڕێبوار و کاک ڕوانمان لەگەڵا بووە جا ئەمە یەکەم جارەکە کاک ئەمیرمان لەگەڵە ئەم شەو هاڵێ چۆنڵێ ئەوە مەدان بۆ تۆ ئەبێ ئەم شەو تۆ خۆت بسەلمێنی لێرە هەرچەند سەلمێنراوە ماشەڵا دەنگت ئێستا گوێمان لێ بوو لە کاتی پرۆڤە ئەو چێژەی کە بە ئێمە بەخشیت هیوادارم کە بە بینەر و بیسەرەکانیشی ببەخشی ناوی خودی لێ بینین و یەکەم بەرهەم کودێ شەوە پێشکەشتین گەل مامۆستا ڕێبوار و مامۆستا ڕەوانی لە ناوی خودی لێ بینین دا وەختێ مە گەلە زیینەت مەقامە یەکەم بابەت مەقامە بسم الله رسول الله دخيل سرف كندا وشهر مزارم يا رسول الله دخيل نيمة سرمايا وأسيرم من لدستي نفسي شون ولا سركند وزوالم يا رسول الله دخيل موسى بيبو تاو ضعيف بو قدر وقدرات وابرار هرتوي بشتو پناهم يا رسول الله دخيل هرتوي تو پناهم يا رسول الله دخيل وەی خودی شۆڕۆزی بێت و دەنگێتە خۆش و دەستێت مامۆستا ڕوانیت خۆش دەستپێکێک و گەلێک جان و هادە دەمیش دەمحالێکین هەموو گەلێ ئۆدیە بچین یعنی گەرمتر لێ نەبێت شەوەکە پیرۆزە
مجید في پیروزی بتایبەتیژی وێ شێوازی تایبەت ڕاگرین انشاءالله خودێ بخێر بنوێست ان شاء الله مامۆستا ئەمیر تبخۆ خەلکی کیوەی ئەف دەنگی حوسای خوش و ئەف کوردیا گەلک مڕەتەب هەیە من خەڵکی ڕۆژهەڵاتم ماشاءالله شاری لەوێەوە تاو پێرە تۆ بەخێر هات زۆر سپاس باشە یعنی ئەمن بە بادینی قسەی نەکەم والله بە سوورانی حالەکەمەوەی بکەمە سوورانی یاڵە دەبی لەسەر ڕێگای ئێوە بڕۆین ئێوە میوانن زیاتر مەسەلەن حەزر لێ بە شێوازێک سرود ئەوانە پێشکەشکەیان بخینیەوە شێوازی ڕۆژهات و ئێران وا بزانام شتی تایبەتیان هەیە یانیش فەرق نییە لە لای تۆ شێوازی ئێرانی بی توزانم عراقی بی کوردی بی عەرەبی بی هەر شوێنێک بێ بۆ تو فەرق نییە عەرەبی کەنا کوردی سۆرانی زیاتر لایمە بەکاردین بۆ گۆرانی بەس لێرە شەر سۆرانیە خۆشم هەر زیاتری بەرهەمەکانم هۆڕاوەکانم سۆرانینە شتی فارسی فارسیش دەخێنم بەڵێ یعنی فارسیش ئەو شەو هەیە کاتە ئێستا ئێمە زوو هەوڵی ئەوە ئەدەین کە ئەو کەسێک کە میوانمانەمان دوی نەکەین جارجاریشە چینە لای کاکە ڕێبوار و ئەچینە لای کاکە ڕوان جا نازانم ئێستا بچینە لای کاکە ڕوان و بچینە لای کاک ڕێبوار یان هەموو زەختەکە لە بیدایەتا بخینە سەر کاکە پێشکەش بکەین باش با زەختەکە جا لەسەر تۆی بەجارێ هەر سفتێک نعمەتە خودی ئەم ژێ بەس بێت کومی هربك حاجيان لدور بيت الله لدور بيت الله بمو دوريتو يا رسول الله يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتا دلي مشكينة قربان دلي مشكينة يا رسول الله هزار جا صلاة في السر حتبن يا شي مدينة وشي همي دنيا همي عالم إن شاء الله خدم ما تقل بيغمبري صلى الله عليه وسلم يعني كون فبكت رجع قيامته والرجع قيامته مش ده سوتيت مباركة وكيف سري بخوين وخدي خيراتش بنفس في دنجي هو صاي جون يعني
ئەفسرودە جۆنەوە پێشکەشکی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. کاک ئەمیر وتت ئەلبومت هەیە؟ بەڵێ جا ئەو ئەلبومە ئێستا بڵاو کراوەتەوە لە ئامادەکردنایە لە کارکردنایە تێدا کاری تیاکە یا تاڵ بوو؟ وەڵا ئالبومێکم بڵاو بووتەوە بەس سرودی ئاینی نییە. سرودی ئاینی نییە. بەڵێ ئالبومێکی دیکەشم هەر ئەو فترەی لە ئێران ڕێکۆرد کرد ئەویش ئێستا بڵاو نەبووتەوە، بەڵام ئالبومێکم بڵاو بووتەوەش سرودی ئاینی نیە. بۆ خۆم هەر حەزم لە سرودی ئاینی هەیە. ئیشەڵڵا نزیک ئەلبومە کە سرودێت ئاینیش بەو شێوەش گوێمان لێت ئەبێت. کاک ڕێبوار ئەزانی یەکێکە لە ناو هونەرا بێت بەڵێ کاری دیزاین و جلوبەرگ و بابەتانە بکات خۆی زۆر جلوبەرگی هەیە. ڕاست باشە ئەوەی کە کاری تابلۆشت کا دیار خۆشی کۆمەڵە تابلۆشتی جوانی هەیە. هەر جارێ کە دیت دەفێکی تازەوە پێەیە. بابزانام تۆشکو ئەوانی کە ئیشەکە تایە هەیە دەفی جۆرا جۆرە هەیە یان لەبەر بەرنامەکەی ئێمە هەرجار دەفێکی جوانە هەیە. ئەم ڕێکلام خۆ لە کۆمپانیاکەی ناکە چەند دەفەناڵ ئەمن لە ماڵەوە هەر ژوورێکم هەموو ئامێری ڕێتپیەکان بەس دەف نییە. مثلەن ئامێری زەربم هەیە، ئامێری دەربووکەم هەیە، ئامێری بەندرم هەیە، ئیفێکتەکانم هەیە، ئەوزە لە هەر یەکەشی چەند زۆرێکم هەیە. چونکە کە ئەتو بیە ژەنیار دەبی ئەتو پەکت نەکەوی. مەسەلەن ئێستا ئەمن لە ناو سیارەش دەفێشی احتیاجشم هێنا. ئەنی ماڵ و تڕۆمبیلت پڕی دمتەکە هەمووی دمتەکە بەس چیم کردووە لە ماڵەوە لەبەر ئەوەی هەتا ماڵەوە و جیرانەکانیش ئیزعاز نەبن لە ناو جانتا تەمرین پێ دەکەم. ئێستا هەر کەسێکی ئەمە کە خول فێری دەکەم دەڵێم لە ناو جانتا تەمرین بکە دەست و پەنجە جوانتر دەبیتن. ئەو بۆی بە منیشتەوە لە ناو جانتامەش بازانانی حکمەتێکی دادەزای دراوسە ئیزعاز نەبێ. گەلە قورسەوە کۆبی زۆر باشترە. ئەتو بەس ئەو شوێن پەنجەی خۆت ببینەوە لە ناو جانتا کە تەمرین دەکەی لە بۆ دەست و پەنجەی زۆر باشترە کە دواتر کە پێی دەژەنی دم و تەکەکان لە ناو جێچکەت زۆر باشتر دێتەوە جێچکەت. ئەوە یەک دومینیشان مەسەلەن ئەمە باسی ئەومان کرد زۆری ئامێر بەخۆی ئەهل ئامێرێک مەسەلەن کە دروست دەکا مەسەلەن هەر کۆمپانیایەک دروست دەکاتن مەسەلەن ئێستا هەیە ئەو ئێرە کەمەی پێ دەڵێن کەمە ئەو کەمەی هەیە گەورەترە مەسەلەن هی تەچێ و خانەخاکان فەرقی هەیە مەسەلەن ئەوانەی بۆ سرود و گۆرانی بەکاردێن. ئێستا دەفەکانی تۆش ئاوا فەرقیان هەیە بێ. بەڵێ ئەمە 6 دانە دەفم ئێستا بۆ لە ماڵەوە 6 دوانیان پێستن. هەمووشی لێرە دروستکراوە بۆت؟ نا هەموو دویان ئەمریکیە USA ئەمریکی دەف ئەمریکی بەڵێ ڕیمۆ دەفی ڕیمۆی ئەمریکیە هەر لە ئەمریکا ڕۆژە باسم کرد گوتم لە ئەڵمانیا و لە ئەمریکاش دروست دەکرێت ئامێری دەف جگە لەوەش بەڵام زۆرترینیان بەسەرەن زۆرترین کۆمپانیا لە ڕۆژهەڵاتی کوردستانە یان لە ئێرانە مەسەلەن لە تاران یان لە سنا باشترین کۆمپانیاکان ئێستا مەسەلەن ئەوە یەک لە دەفە باشەکانە لە ئێرانە پێی دەڵێن حەبیبی ئەوەش چەند زۆرێکی هەیە مەسەلەن بۆ ئەوەی کە بڵێن زۆری پێستەکە ئەوانە هەر یەکە مەسەلەن ڕەنجی خۆیان شێوەی دروستکردنی جیاواز ئەمەیان شەری تەنزیمکردنی نییەوەکەوەی ئەوی تر ئەوە کۆچی نییە فێرمانەی باش بەرە پێش بڵێ ئەوەش زۆرێکە بەڵام ئەوانە ئەوەیان باشە زاران گەرمی و ساردی زۆر تەسیری لە ئامێری دەنجی دەف دەکرد. ئێستا مەسەلەن لەگەڵ پێشکەوتوی تەکنەلۆژیا ئێستا ئەو جیاوازیە مەسەلەن هەر ئامێرێکی دەف ئەگەر ئاگار لێ بێتن پەشی 2 ساڵ 3 ساڵ دەکاتن نرخەکەشی لە بازار یعنی نرخەکەی معقولە وەک ئامێرەکانی تر نێسە مەسەلەن عود هەیە بە $1200 بە $1300 بە 2000 هەتا 2000 چەندی ئەوە مامۆستاڕۆان والله دو عادين السر زۆر باشی کە ڕۆشتی علەساس بیرتەوە بەجێ بێڵە مادەم خەکەها علەساس بیرتەوە. ئەی مامۆستا ئامیر بە خود هیچ ئامێرێک میوزیک ژەنیەک دەکەیان بەس بە دەنگەکەت هونەر جوانەکەت پێش دەف لە خانەقا ئەوانە بەس وەک مامۆستا ڕێبواری شارەزانە لە دەستڕەنجینە دەنگێکی زۆر خۆشی هەیە. خۆی ڕەمەزانان پێویستە ئەو کەسانی وەک کاک ئەمیر یعنی وەک کەناڵی جەنابتان کە جێگای دەستخۆشیە ئەوە چەند شەوە مەسەلەن جگە لە بواری ئاینی و تەندروستی کە من ئەو شەوانە میێڤۆنێت ئێستا ئەوێ شەوێ ئەمن لە دەرەوە بووم باز شتێک لەسەر گۆبرین لە دەرەوە بووم وڵا کوڕە کات گوتی ئەم زۆر سوودم لەو بەرنامەی پاشی بینی گوتم لۆ چێ میێوان بوو گوتی دکتۆرشی ددانیان هینا بوو گوتی زۆر سوودم لە قسەکانی ئەو دکتۆرەی بینی لە ڕێگای ئەو بەرنامە یعنی گوتی دانیشت بووم بەرەبەری پارشی بوو هەم خواردنمان چا دەکرد حەزمان دەکرد گوتی وەڵا بە منداڵەکانم گوت بێدەنگ بن
ڕاوەستە من مشکلی ددانم هەیە سڵامەتی بوو بەڕاستی ئەو زۆر ینی سپاس بۆ خۆمەش غایمان هەر ئەوەیە کە بینەر و بیسەرمان بەڵێ بینەر و بیسەرمان بێژم خودی خێرا بنووسم ژێر بژین خودی خێرەما بنویست ئەم جارە نانەوە واقع ئێستا لە دەرەوە چەندین کەس مەسەرەن دەڵێ بەڕاستی کوردستان بیستار ینی جگە لەوەی کە بڵێن لە هەواڵ زۆر پێشکەوتووە ینی لایەنی تەندروستی و ئاینی و هوەریشی لەبی نەکردووە پاشیوان بەڕاستی جێگای دەستخۆشیە هەر لە بەڕێوەبەر تا بچووکترین کارمان ئێمە بەرکی خۆمان هەستاوین و ئێرە ماڵێکە بۆ هەموو کەسێک کە توانایکی هەیەتوانێت لێرە توانەکانی بەرەف مامۆستا ڕەوانی سەنگەر لە بۆ ئەو لای بەدافێ لە بچینە عودێ عود ئەنزان یعنی حتا خوشی و نەخۆشیەدا شێوازی خۆی تایبەتی باشە ڕۆڵێ عودێ ئەم بەحەسکین میوزیکێ بگشتی تایبەتیژی میوزیکە کوردی ئەم بەحەسکین حتا مێژوێژدا چاواتی بەحەسکردن سەرەتا بە ناوی خودای گەورە و میهرەبان داوا لە ێزدانی مزن و دلۆڤان دەکەین کە ڕۆژ و تاعەتی هەموو لایەک قبول بکاو بەرەو کۆتا شەوەکانی ڕەمەزان دەچین و نزیک دەبینەوە لە شەوی قەدر و بەرەو جەژن و شادی دەچین ئیشاڵڵا هەموو لایەک بەختەوەر و کامەران و ئاسوودە دەبن و ئەو پەتایە نەگریزەی کەلوی ڕووی لە جیهان و با بڵێن لە کوردستان بە تایبەتی و لە مرۆڤایەتی کردووە بەرەوکمان بەردا و ئیتر هەمومان بگەڕێنەوە سەر ئیش و کار و بە دڵەشی خۆشەوە و سوپاس بۆ پرۆگرامە جوانەکەی ئێوە دووبارە خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم کە لەگەڵ مامۆستا ڕێبوار و کاکەی بەشداری لەو پرۆگرامی جەنابەتمان کرد خۆت و سۆڤان خان سوپاسان دەکەین ئەگەر باسی ئامێری عود بکەم دەبی پرۆگرامێکی تایبەتی لۆ باس بکەین بەڵام ئێمە بە کورتی تۆزێک لە گرنگجی و ڕۆلی ئامێری عود با بڵێن لە ناو بڵێ و لە هەموو ستایلەکان باسی بکەین ئامێری عود نزیکەی دەگەڕێتەوە بۆ 5,000 سالی پێشزاینی مسڕیە کۆنەکان واتە فەرعونەکان بەکاریان هیناوە ئەو کات پێیان دەگوت لوت لە لوت ئامێری عود لە لوتەوە هاتووە بەرەبەرە تەشەنەی سند ئامێری عود ئەو ڕۆلە دەبینێ لە زمانی قەدیم ئامێری چەرۆ و ئامێری کۆنتراباس و ئامێرە باسەکان نەبوو لەوانەیە میوزیک ژەنان باشتر لە من تێبگەن ئەو ئامێرە لە ئامێری خێزانە باسەکانە چکە ئەمە لە ناو میوزیک باس و تینۆر و سپرانۆ و ئالتۆمان هەیە کە چوار تەبقە و چوار ئاستی لە ژێی دەنجی هەموماندا هەیە و لە ناو میوزیک و لە ناو خێزانەکانی بەشەکان ئامێری عوتێ ئەو چینانە هەیە ئامێری عود ئامێرەکە شار بۆ شار با بڵێن شێوازەکەی دەگۆڕێ دوو جۆرە نەزبی هەیە نەزبی سۆڵ پیانۆ و لا پیانۆ خۆشببختانە ئێستا لە وڵاتی تورکیا دوو جۆرە نەزبی تیان دۆزیوەتەوە ئەویش می پیانۆ و دۆ پیانۆیە کە ژەنیارانی تورک بەکاری دێنن و ئەو ئامێرەیە کە ڕۆلی چەلۆ و کۆنتراباسی دەدیت زمانی خۆی لە با بڵێن لە مێژووی لە قەدیمەکان ڕۆلی کۆنتراباز ڕۆلی چەلۆ ڕۆلی ئامێرە بێزەکانی مامۆستاڕەوان ئەزبینم تو گەلە مەدحێت عودێتکی دەبێژی هەموو میوزیک هەمی عودە لەکات تشتێکی تو بتنێ پێشکەش کاپ عودێ پێشکەش دەکەم بەڵام خۆشببختانە زانایان و پسپۆرانی میوزیکی ڕۆژەڵاتی شەڕەفی ئەوەیان بۆ ئامێرە بەخشیوە کە پێی دەڵێن شای ئامێرە میوزیکی ڕۆژەڵاتیەکان بۆ لەبەروەی هاوڕێی قورجی مرۆڤ بۆ نمونە ئستا ئێمە کە هونەرمەند کازم ساهر دەبینین یان هەر هونەرمەندێکی تر کە چاوپێکەوتنێک لەو شێواز و پرۆگرامەی جەنابتان ئامێریی عودی لەدەستا ئەوە ئاسانکاریە بۆ ئاوازدانان بۆ نۆتۆنووسینەوە بۆ ئەوەی هونەرمەند کە بتانی ئادا و گۆرانی و بتانی کە مۆسیقای پێبژەنی ئامێری عود ئاسانترین ئامێرە بۆ ئەوەی کە بتانی ئەو پەیامی خۆت بگەنی لەناو پێوامەکە بگەینە بەسەر چاو ئەگە دەنگەکەمان هەری گۆران پەرۆش دەنگەکەمان باش بکە ڕخێ مامۆستا ئەمیری و بژە دیستا دەست بسرودە پارچە مقامێکتان پێشکەش دەکەین بزانین
دەستەکانت خۆش بێت. تحویلی سەبام کردوی نامەوە مقامی ڕست جا کاگڕوان بەس ئەزانم گەلێکە تایبەت ئەزایی بۆیە بزانە تایبەتە کە ها خۆی کە ئەسپێرێت کەیفی لەگەڵا کرد دمای گەشت هەمی جۆنتر ئەو لە کۆتایی ئەو بۆ بە لۆگۆی خۆی وای بۆ ئەڵە بچینە لای ماوەستان لای کاک ئەمیر ئەوە فارسەکەی ئەوە تۆ استراحەتەکی باشت کرد دەست پێ بکە ناوی خوای لێبین فارسی و کوردی پێکەوە فارسی کوردی ئەوێ لا ئەم شەو اگر شاهم اگر شاهین و بازم یا رسول الله اگر شاهم اگر شاهین و بازم رسول الله وتناوروا إلا نوازم يا رسول الله بروش پروانه یکی دلشکاو بپر و بالم بشوشمێکی پرسۆز و گودازم یا رسول الله امشب سفر دارم چه سودایی به سر دارم حکایت های پرشرر دارم چه بزمی با تو تا سحر دارم آسمانش چه خوش رنگین بال و پر دارم به پرواز آسمانش چه خوش رنگین بال و پر دارم به صحرای بیکرانش سفرهای پر خطر دارم نمی ترسم از فتنه طوفان دلی چون دریای خزر دارم دلی چون دریای خزر دارم پیامی از شمس و قمر دارم دلا امشب سفر دارم چه سودایی به سر دارم حکایت های پرشرر دارم
وەی دەستخۆ شوی هێربژی ئەفدەنگەیش لە هەر بمین و تەندروستێتە هەریە بۆش بێت. کاک ئەمیر شتێکیان پێوتم جاوا بزانم چەندێک ئەوە ئاوهایی یەکەوتیانوتیان بۆ بانگیش شێوازێکی تایبەت بانگەدات. جا بە چ شێوازێ بانگە دەیت ئەگەر ئەشکرێت ئایستا حەزەکەین گوێبیستی ئەو بانگە بی ئەکرێت بەس خەڵک قەڵەت نەبن برێ ئۆ بانجی داشتان پاشێمان نەخواردە شتان زۆر و پاشێ هەڵە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله وەی خودش تەڕۆزی بێت خودی خێراتە بنویستیش یاخوا لە شت ساغ بێ ئەو دەنگەت هەر بمێنە کاکە ئەمیر جا تا کاک ئەمیر ئیسراحەتێکە کاک ڕێبار ئاشتێک یارمەتیەک ئاکاک ڕوان پارچە میوزیکێکی سۆلافە پێشکەش کوردی سۆلاف مەقتوعەیە بەخۆی پارچە مۆسیقایەکە ئەنێ ناو سیلاڤ ئامێدیە بڵێ ئەکات زیاتر لە پەیمانگا و لەمە بەستمەوە نەک ئەو سولاڤەی ئامێدی ئەو نییە بەویدت
وەی هەربژین وەی دەستێت یاخوا ئەمە لە پەیمانگاکانە زیاتر عزبەکرێت شتێکی ئەکادمیە وتت لە کۆلێژ و لە پەیمانگا بۆ ئەو قوتابیانەی کە بابرین لە سەرەتا دەست دەکەن بە ئامێری عود ئەمە سەرەتاکەیەتی لەسەرەوە زۆر قرس وەکو سەرەتا کە دێن بۆ کۆلێژی هونەرە جوانەکان یاخود دێن بۆ پەیمانگای هونەرە جوانەکان ئەوە هیچ تەمرینی 7 و 8یان دەدرێتێ تەمرینی ڕیشیان دەدرێتێ تەمرینی پەنجەیان دەدرێتێ دواتر کۆمەڵێک مەقتوعە هەیە لۆنگا هەیە لۆنگا فراق هەیە ئەوە یەک لە مەقتوعە سەماعی بەیات هەیە سەماعی نەهاوەند هەیە سەماعی حیجاسێ ئەوە یەک لە مەقتوعانەی پێدر مەقتوعی سۆلاف مەقتوعەشی جیهانیە یعنی ئەگەر ئەوە سەرەتاکەی زۆر قورسە تۆزێ شتی لەوەی قورستر هەیە ئەوە خاترمان گرت ئەوە خەری بوو پێم بڵێم ئەوەش فێرە بووم کەچی سێرم کرد پەشیمان بووم ئەدی لە دەف ژەنی ئەوها شتی ئەوها قورس ئەت بێژم تو دێ تەرەکی ئەمە هاشنوکە بێژە ئەس خوب دەفژەنی نێڤانۆکەم مەگوتە دوسێکێکەوە ئەنێمە واستە بۆ تەکل دەم دوسێکێکە خو فێری دەفژەنیە یەکەم جار لە لای مامۆستا ڕێبوارەوە دەسەرگرت ینی بکشێمەوە بکشێەوە ناکشێمەوە ئەبینی چەند ڕەمەزانێکی تر من لێرە لەگەڵیان ئەخێر ئەو ڕەمەزانش کە داواتی دەکەم ماوەسا ڕێبار بە یەک ڕەمەزان ئەکرێ من لەگەڵتانە دانیشم دەبژەن ناکرێت ناکرێت بەس ئیشاءڵڵا ڕەمەزانە چکە دەبی پێشکارشکە بینن وانە بکەم پێشکارشکە بینن ژبان بەتەنیا بەجێ یان بەتەنیا دەبینی ناو لە مامۆستا شەشیدی دەکەین ئەمە دەبینە پێشکەشکار ئێوە ببنە موزیک ژەم چەند کاگڕوان ماشەڵاو لێ بەگە بەزم تەبلی لێ ئەو معاملێ باشم ساڵێکی تر ئیشاڵەگە خوایە جێ بگۆڕینەوە بەس دەی مۆبایل دە یەکەش کرد سناپ لە بکە دەست و پەنجە دەنجینەوە نییە بێت ئەوە بکە بەسڕێ لە سەز دەکەم بەحساب ئەدی مامۆستا میر بکەوکە هەم میوان بی ئەو کاتیش ئەو میوان دەپەوێ نەگرتە سوورمان دەکەم ئەزایکی هەرچەند سەیرەکەم هەر زۆر هادە و لەسەر ئیشەکەی کە چەند ئارا بوو من چاوتان لە یەکەم ئەو بە سێمانەکەم لەش ساغ بە یاخوات چەند بەرهەمان مامۆستامی چەند بەرهەمان ماوە ئێستا دوو بەرهەم دەست پێ بکەین ماوە لە بەری کە بزان باش
وەی دەست خۆش وەی دەنگ دەشتان خۆش ساغ بە یاخوا خودی شڵ هەروە بێ لە تەندروست هەرە بۆش بە جار جام هیوانێت مابن ئینشاءالله ناتوانێت ڕەمەزانت هەیوێ دیژیدا ئینشاءالله جا ئەم بەرهەمەی دیکە کە ئاوادان کردو بەس کوردیە بەڵێ ئێمە شتێکی تریشمانەوێ نابێ والله ئەگەر کاک کەیفی ئەگەر کاکە شتێکی ئەی بۆچی خۆشت یەک تۆز دەفمان بۆ عەزف ناکەی ئەوە تاقیکردنەوەیە ئەمن وەک بڵم لە تەشی و خانەقا لێم داوە ینی بەڕیت میوان بەڕیتمی ئەوان زۆر بڵم ئاکادمی ئەوانە ڕاست چون ئەوان ستایلشی خۆیان هەیە بڕیتمێکی قەچەکە باهی ئەوانش ببیستی ناوێ بزانی چۆنە هی ئەوێ ستایلت بخۆ لێم ناگەڕێ ناوە ئەوەزایی من بۆ واکەمە مستەڕێ بوار دەبریکە بزانم هەموو کەسی ئاها ئازانە ئاسانە دەبێت مایۆمەی 5 دقات بژم کێمترژی ئەس بوارکەم ئەو بەرهەمێوەیە مۆی تە دومەهی کە ئەم خۆترا خوب خوازین وەکۆ ڕێککەوتنی هەموو زاران ئەو بەرهەمە هەند دێتێرەوەم 5 دقەکەت یان بەڵێ یعنی ئەم خۆترا خوب خوازین ئەکۆ ڕێککەوتنی باشەژی دومای کۆت یعنی مەیۆمەی ئەف پارچە سرودێک و گەل دەنگی خۆشی مامۆستامیری مامۆستاڕێ بوار دەفێ و مامۆستاڕوانژی ئۆدە خودە هەسکت شەوایە خۆش بت باشیوا خێر و سەحەت و بەرەکەت بت سبۆی شەف دیسە دێڤگەرنەوە پۆشیڤەکونی دە پێشکەشکین دعا مەژی بیر نەکەن لە بیرمان مەکەن لە دوعاکانتان و ئینشاءالله هیوادارین کە هەمیشە تەندروست و لەش ساغ بن و من هەمیشاڵم دڵەکانتان خۆش بێت لە هەر کوێیەکی دنیان خواتان لەگەڵ ئێمەژیش سلام
چه خوشم